خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ پێتان شاد دەبین بە چەند هەواڵێکی بەریتانیا. دەلاکێک لە بەریتانیا بەکارێکی ترسناکەوە دەستگیر دەکرێت. خاوەنی سەرتاشخانەیەک لە شاری لەندەن بە ناوی تاعنین بەهۆی هاوکاریکردنی گرۆپی تیرۆریستیدا لە سووریا بۆ ماوەی 12 ساڵ زیندانی دەکرێت. پۆلیسی لەندەن ئاشکرای دەکات کە ئەو کەسە تەمەنی 43 ساڵە و پارەی قەرەبووی داوەتە دوکانەکان و لە سەردەمی کۆرۆنادا لە سەردەمی کۆڤید-19 زیاتر لە 11,000 پاوەنی حواڵەی سووریا کردووە. بەڵام زانیاری دزەپێکراو لەلایەن هاوڕێیەکەوە تاوانبار دەری دەخات کە خاوەن سەرتاشخانەکە زیاتر لە 25,000 پاوەنی ناردۆتەوە بۆ سووریا و بۆ گروپی ناوبراو. لەناو بنکەی پۆلیسیش هاواری کردووە و توێتی خوای گەورە تۆڵەی منتان لێ بسەن. لە ماوەی 7 ساڵدا 6 جار دیپۆرت کراوەتەوە. پیاوێکی ڕۆمانی تەمەن 44 ساڵ باوکی 5 منداڵەوە بەهۆی ئەنجامدانی تاوانەوە چەند تاوانێکی جۆرا و جۆرەوە لە دزیکردن و لە پارەستیکردنەوە و کاری نایاسایی لەلایەن پۆلیسی بەریتانیاوە دەستگیر کراوە و دیپۆرتی وڵاتەکەی کراوەتەوە. بەوتەی پۆلیس لە ماوەی 7 ساڵدا 41 تاوان و سەرپێچی ئەنجام داوە و دانی ناوە بە 21 تاوانیدا و لەگەڵ خێزان و مناڵەکانیدا لە شاری لیدز ژیانیان بەڕێ کردووە. و ئەو پیاوە لە دوای 2 ساڵ زیندانیکردن و دیپۆرکردنەوەی بەردەوام گەڕاوەتەوە بەریتانیا، بەڵام بەهۆی یاسای نوێی دیپۆرکردنەوە و ڕەگەزنامەی سنوورەکانەوە لە دوایین هەبواریدا دەسەڵاتی زیاتری دراوەتێ و بە دادوەرەکان بەوەش دادگا بڕیاری دەستگیرکردنی دەرکرد و ئێستاش لە زیندانە و ڕەنگە ئەمجارە بە شێوازێکی جیاوازتر دیپۆرتی وڵاتەکەی خۆی بکرێتەوە. بەشێکی تری هەواڵەکانمان تایبەت دەکەین بە چەند هەواڵێک. خۆشەویستانم ڕۆژ لەگەڵتانین لەگەڵ کۆمەڵی هەواڵی نوێی بەریتانیا. یەکەمین وەزبەی کۆچبەران لە ساڵی نوێدا گەیشتە کەناراوەکانی دۆڤەر و ژمارەیان 44 کەس بوو. دەسەڵاتدارانی فەڕەنسا دەڵێن 80 کۆچبەری دیکەی ویستویان بە دوو چوپی بەلەمەوە بپەڕنە بەریتانیا، بەڵام ڕێگریان لێکراوە. ساڵی ڕابردوو 45,705 کۆچبەر لە ڕێگای نایاسایی خۆیان گەیاندۆتە کەناراوەکانی بەریتانیا و ئەوە ژمارەیەکی پێوانەیە کە تا ئێستا تۆمار کرابێت. بە پێی نوێترین تۆمار و زانیاری تۆمارکراو لە لای پۆلیسی بەریتانیا لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا نزیکەی 100,000 حاڵەتی دزیکردن تۆمار کراوە کە بە تێکرابوو هەر ڕۆژێک 75 حاڵەتی دزیکردنە. بەبەست زۆرینەی حاڵەتەکانی دزیش تێکڕای ئەو پارچە ئۆتۆمبیلانە بووە کە وزەی خاوێن بەرهەمدێن و کە پارچەکانیان گرانن لە کاتێکدا دەیانفرۆشنەوە. هەزاران گەشتیار سەردانی کرد لە زۆرینەی شارەکانی بەریتانیا و ڕویان لە شاری لەندەن کردووە بۆ بەشداریکردن لە ئاهەنگی ساڵی نوێی 2023. ئەمەش لە کاتێکدایە کە یەکەمین ساڵە بەبێ شاژن دوای 70 ساڵ لە تەختی پاشایەتی ساڵی نوێ خۆی پیرۆز بکەن و ساڵی نوێ بەڕێوە بچێت. سەعات 8:40 خولەکی شەوی چوارشەممە پۆلیسی نۆتینگهام چۆتە سەر ماڵێک بە ئاگاداری هاوڵاتیانی ناوچەکە نزیکەی 530 درەختی حەشیشیان چاندووە، دەستیان بەسەراگرتووە بە هاکەی لە بازاری ڕەشدا 525,000 پاوەنە و پۆلیسیش ڕای دەگەیەنێت سەرجەممادا هۆشبەرەکان لەناو دەبێت. بەپێی بڕیارێکی نوێی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕەشی سوناک لەمە و دوا هەموو خوێندکارێک تا تەمەنی 18 ساڵ بە ناچاری دەبێت فێری بیرکاری بکرێت و بۆ بەرزکردنەوەی ئاست و بەهرەمەندی لە بواری ژماردن و پێشتر تا تەمەنی 16 ساڵی و نیوەی خوێندکاران ئەو وانەیەیان دەخوێند. خۆشەویستان تا چەند هەواڵێکی نوێ و ڕۆژێکی نوێ پێتان شادەبین لە کەناڵی بیکەیفەوە لەگەڵتانین. سپاس بۆ هاوکار و هاوڕێمان کەیوان عومەری ڕۆژنامەنووس، سپاس بۆ ستافی ڕۆژنامەوانی کەناڵی بیکەیفۆ. کاتێکی خۆش. کەناڵی بیکەیفۆ لە خەمی هەمووان، کۆکەرەوەی کوردان لە تاراوگا بەگشتی لە ئەوروپا و بەریتانیا. کەناڵی بیکەیفۆ.